سلااوتان لێبێت هاوڕێیان چۆن دوو دۆسیە ئەو کوشتنی ئەو مناڵەی لەلایەن سەگ وەک باز دەکرێت کە سەگ کە خواردنیان حاڵاتێکی زۆر ناخۆشە من لەسەر دێمە سەری دووش لە وڵاتی سوید بنەماڵەیەکی کورد چیان کردووە هەردووچی بەراورد کە ئەوزە بۆت بە دیار دەکەوێتن مرۆڤ چ بوونەوەرەکی مەترسیە هاوڕێیان بە لە من ئەو دەست پێکەین ئەو سەگەوە بەنمونە لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ یەکەم جار ئاشکرا کرا کە سەگ ئینسان مناڵێکی قەمپاڵ لێداوە هەرچەندە دەرکەوت کە مناڵەکە حاڵەتی دەرونی ئەو بۆ خۆی چتە بەردەستی سەگەکان بە سەگ یعنی بەجددیمە سەگ کەم هەیە یعنی هەر لە بنیەی ئەوێ پڕداتە مناڵ ئەگڕین بێ پڕدەداتە پیا و بەس پڕ ناداتە هەموو کەسێک ئافراد یعنی خۆ مەشهورە لەو پەندە کوردی خۆمان ئەڵێ سەگ بەش ژن ناهاپێتن سەیرە بە هەر حاڵ بەڵام من دەمێ ئەوە بڵێم بێژدانێکی زۆر گەورەیە هەندێک میدیا هەڵمەتێکیان دەست پێ کردو ئەو هەڵمەتە بەو ئامانجەیە کە سەگ لە ناو ببردرێ بەبێ ئەوەی لایەنی بەرامبەر وەربژیرە کە ئاژەڵ دۆستەکان بەبێ ئەوەی لێکۆڵینەوە و زانیاریان هەبێ هاوڕان چێشەکە لەوەدایە ئەو ڕۆژنامە نووسوانە سە ڤیدیۆچیان بڵاو کردەوە لە بەردەم ماڵان هەموو کەناڵە بێ ڕەوشتانە لەبەرێ پێیان درێن بێ ڕەوشت سەقافەتیان نییە تێناگەن 5-6 سەگ چوینە بەردەم ماڵێک دەحەپن ئەوە هاوارەکەن برسیمانە سەگ زمانی حەپینە برسی دەبێ نەخۆش دەبێ فەرخەی دەبردرێ یعنی تێنووی دەبێت دەستە بەردەم ئینسان و سەگ ناتوانێت لە دووری ئینسان بژیشتن بۆیە ئەو سەگانە هاواری برسیتی دەکەن کەچی وا پیشانیان دەدەن ئەوانە دڕندن وایە یعنی ئینسان کائینێکە هەمووی هیتلەرێکە لە بەرامبەر ئاژەڵ تو ببینە هەموو ئاژەڵێک لە خزمەتی ئینسان دانراوە هەر لۆ زەوق دەیان کوش هەر لۆ زەوق نییە هەموومان لە مناڵی فێریان دەکردین چۆلەکە بکوژە بەس لەوەی پلت ڕاستبی هەر لۆ زەوق لە کەرمان دەدا لە پشیلەماندا من دڵنیام ئێستا شەیە باوکو دایک هیچ ئاینەک ناچێت خوتبە بدە بڵێ بابە نابی ئازاری بوونەوەرەکانی کە بدەین کە ئەوانش بوونەوەری ئیلاهین خوددا دروستی کردیە لە پشیلە دەدەین لە سەگ دەدەین دەرێن وەڵایی دێت مریشکمان دەبە ئێ باشە یعنی حاڵەتەکەیە وەرە تو خۆت بینە پێ کەس خواردنیان نەداتێ ئەی چ بکەن یعنی ژیان وایە ئاژەڵی دەخوا لەبەر ئەوەی برسیە ئینسان وەرە برسی کە 2 ڕۆژ 3 ڕۆژ بزانە دزی و حەزیزترین کەسی خۆت ئەوە دەکەیانە ئەوجا ئینسان ئەو کائینە پیسەیە لە چاو هەموو یارە ئینسانیش بوونەوەرە ئاژەڵێکی دەنگدەرە هەموو ئاژەڵێک لە خزمەتی خۆی داناوە تەسەوەر کە من ئەو جلە نابە زۆر جل هەیە لە پیستی ئاژەڵ دروست دەکرێت خایش حتا ئەو هەبوو دەرمانەی ئەمە دەیخۆن بەشەچی لە ئەو بەورن بەشێک لەو هەموو ئەوەکانمان هەرچی ئاژەڵە هەر بە دەرلەوەی زوو دەیان کوژنەوە نابینی خەڵک ئەچێتە ڕاو هەر لۆ ڕاوێت ئەی کوشی لەزەت لێ دەکە لە کاتێکدا ئەوانەش بوونەوەرن هەستیان هەیە وەکو ئێمە خۆ لەو یوتۆبە دەبینن بێوجدانیەتی ئینسان هەموو سنوورەکی پەڕاندیە کاکە ئەو جیهانە گەردوونە هەر ئیمن و تو نییە ئەوەی ئەو تەیرانە پشتماڵیشمانە ناو دارستان ئی سەگێکیشە ئی پڵنگێکیشە ئی ئەوەیەکە ئینسان ئەگەر بەخۆی پڵنگێک بکوژێ ئەڵێ قارەمانە بەس ئەگەر یەک پڵنگ یەک سەگ ئینسانێک ئازار بدە ئەڵێ وەحشە بێوجدانی هەمووە نەک هەر ئەوە لە شەرق دیارە لە شەرق ئاستەکەی زۆر بەرزە ڕێژەکەی وەکو گەندەڵی وەکو تاوان وەکو دزی بەڵام لەو ئەوروپایش هەمان شتەیە تەسەوەرکەن ساڵی 2020 جۆرە ئاژەڵێکەیە کە وەکو لە چێژ کەمی گەورەترە بەخێو دەکرد نازانم ئەوش دەفرناوی مینکەرە وتیان وەڵایی ئەوە نەخۆشی دەگۆستەوە لە ئینسان ئەو دانیمارکە بە تەما بوو لە ماوەی 6 مانگدا 15 ملیۆن لەوانە لە ناو ببە بەس خوارد نەخۆشیێک دەگوازێتەوە لەم ئینسان سەدان نەخۆشی لە یەکتر دەگوازێتەوە یعنی جیان لێ نییە نەک لە بۆ بەشەری ئاژەڵ تۆ چن ڤایرۆسێک بڵاو دەکەیەوە چۆن دارستان لە ئاژەڵ تێکە دەی چۆن سەگ ئەزیەت دەدەی کەر ئەزیەت دەدەی ئەوە چۆن ئەوە دەکەی یعنی هەموو ماڵی ئەوە تێک و پێکە دەی هەلە بۆ
مەشاریع و مەسانع و ببینەوە مەسانع و ئینسان چ کائینێکی پیسەوە ژینگەیان ئەوەندە پیس کردیە بە ڕادەیەک ئەسە بیرەوە دەکرێتەوە مانگ بە سەچی ئەتۆم و ئەوانە لی بدرێ بۆ ئەوەی ژینگە تەوازنی بێتەوە بەرەخۆ هەمووش لە بە چاوچنۆکی ئینسانیە هەمووش لە بە بێشعوری ئینسانە کە بە کەیف خۆی شت فرێ دەداتە ناو دەریا زەریا سەقافەتی ژینگەیانە کە ئەم بۆ خۆم ئینسانەکەم خۆزێ پێم بکرێ حەزم لە ژینگە دۆستیە حەزم لە ئاژەڵ دۆستیە بتوان مەسەوانش ئیش بکەم هاوڕێ بێ وجدانەکان ئانێکەوە دەڵێم زۆر بەیە من لەو ئەوروپاش دەبینم ئەو خەڵکە ئەوانیە بنیشە خۆدا فرێدا ئەزانی ئەو بنیشتە ئەم راپۆرتم دیتە بە هەزاران تەیری کوشتێ لەبەر ئەوەی کە دەیخۆن لە برسان دانیان پێکەوە ئەو دەنووسێ و پلیان لێ نابتەوە لە برسا دەمرن ئەزانی ئەتۆ ئەو هەموو ڕوون و چەوری و پیسی و پاتری فرێدێنا ئەو بەحرا یان ئەو هەموو ئاژەڵە هەلۆزەوە دەکوژی بوونەوەرێک لە ناو دەبێت بوونەوەرێک کە وەکو تو هەستی هەیە کە ئەگەر ئیسلامی کە ئەگەر هەر ئاینێکی مەسیحی وەکو تو ڕۆحی لەبەرەو ئیلاهەک دروستی کردیە بەهەرحاڵ بینە سەر ئەوەی ئەو ڤیدیۆی بڵاو کرێتەوە یەک سەک لە بنیەدا نییە ئینسان بکوژێتن بڕوا بکە ئەوە ئینسانە فێری دەکاتن سەک لە ئەوروپای هەمووی فێرە تەمرین خۆشی نەخۆشی دەیان نەخۆشی سەرەتان بڕۆ لە گوگلدا خۆستا بە کوردی هەیە بزانە سەک لەو سویدەی سەرەتان دەدۆستەوە یان نا جگە لە مین و مخەدەرات و نازانم چەک و ئیلا ئەخیری هەزاران ئەوەی جگە لەوەی کە لە بۆ حاڵەتی دەرونی لەگە ئینسان تەنیایی هەزاران شت بە کەڵک دێ بەس ئینسان لە شەرق فێرە چێک ئەڵێ سەجی کاکە سەجی کوردی ژۆک و سەجی ئەوروپیە هەمان هەستەوەکو ئینسانە هەموو ئینسانە کۆمەڵک سیفەتی گشتی هەیە سەجی شەیتی بەس بۆ سەجی خۆمە سەگ ئەچن لە ئەوروپا سەجی ئەوروپی بە $10,000 کردن بە سەجی کوردەواری خۆمان گویا ئاژەڵ دۆستەکانە لە بن پیریتین خواردنی ناداتێ ئەوە هەموو مەسئولەکان سەجیان هەیە بەڵام سەگە کوژن بە بڕیار سەگە کوژن سەگ بۆ پاسەوانی دادنێنێنی ئینسان ئەوەندە کائینێکی پیسە لەو نوقتەنە بەهەرحاڵ هاوڕێیان ئەو سەگانەی لە بەردەم ئەو ماڵانن کە هەندێک میدیا دەڵێن مناڵ چۆن بسێتەوە ئەوە دەپاڕێنەوە بۆ خواردنە بۆ ئاوا لەبەرەوەی سەگ ئەوە زمانتی کورە بێ ویژدانینە ئێوە خواردنیان نادەنێ هەر بە خۆشی بە تەنیشتیاندا دەڕۆن لێیان دەدەن یعنی باشە ناکرێ ئینسان قسە وجدان دۆستتر بیتن یعنی تۆ با خۆت دەڵێ ئینسانێکی وجدان دۆست نوێژەکەن ئەخە لە کوردستان کەم کەسێ نوێژ نەکە کەسی ئەو هەموو فێڵ و ئەزیەتدان و فەرخە لە دایک دەبەن و یا لە دایکی ئەوە زانین چ وجدانێکی گەورەیە ئەو خواردنەی فرە دەدرێ بدە سەگ بەهەرحاڵ بینە سەر ئەوە سەگ لە کوردستان ڕوبەڕووی کۆمەڵکوژی بوویتەوە بە مانای ئەوە کاکە زۆر دەبێت بەبێ ئەوی عیلاجی بکرێ ئەو حکومەتەوە تێدەگا ئەو پارەی هەیە بەس لە بیر لە ئینسان سەرفکە نازانی ئەو خێر و بەرەکەتە لە بیرە لە ئاژەڵ لە دارستان لە هەمووی سەرف بکرێتن ئەوە ئیمولکی دی دەبینن لە ئۆکرانیا سەگێک چەند خزمەتی کرد و چۆن ئەوەکان خزمەت بە سەرکانیان دەکەن ئەو هەموو فلیم و ڤیدیۆ دەبینن یعنی ناکرێ ئینسان دەماغیەوە بیکورم تەئەسف لەوە دەخۆم ئەو ڕۆژنامە نووسە کۆمەڵێک لەوانە ڕۆژنامە نووس خۆشیان پێ پرۆفشنالە دەچن کۆمەڵێک سەگ بڵاوەکەنەوە ئەڵێ مناڵ چۆن بچێت لە کاتێکدا یەکەیان سەقافەتی ئەوەی نییە بڵێ بابە ئەو سەگانە پێویستیان ڕەنگی تێنیانە برسیانە مشکلەیەکیان هەیە حەزیان لە حەنینە کورە بڕوا بکەن سەگ حەسوودی و چ خۆینە لە حەنین وەرگرتن من مناڵێکی ئاوتیزم هەیە هەموو دەم دەبێت لە باوەشیکەم ئەو سەگە لە تەنیشتی ئەوە دەبێت حەزەکە ئەوش دەستی بەسەریدا بنرێ کەچی لە کنەمە بەس لێی دەدرێ لە کاتێکدا گوتم سەگ هیوایەتی ئەوەیە ئەوە بەس ئەوە بکە یعنی وەکو مناڵ دایمو سەعات دەستی بەسەریدا بینێ زۆر حەسوودە بەڵام بالمقابل بەقەت دایک و باوکت حەنینت دەداتێ خۆشەویستی دەداتێ لەگەڵتا بەدەر لە وەفا کورە هاوڕێیان یەک دنک خواردن یەک دنک زۆرە خواردنێک کە دەیان دەینێ هەزار شت بە سەگ دەکەین بەڵام بڕوا بکەم بەچی سە لەبەر چاویتی ناخوا ئەوە لە ئینساندا نییە سەگ تا مردن لەگەڵتا فەقیری دەوڵەمەندی نەخۆشی ساغی ئەوە نابینن ئەلکۆحۆلیستەکان لە ئەوروپا سەگکەیە کۆرفی ڕۆژێ ئەگە بداتێ لەگەڵی ڕادۆسی بەجینایەلی بەڵام ئینسان وانە من لێرە دەسمە سەر خاڵشکە لەسەر
ئینسان کە بەبەرەوە بم کورە بێ ویژدانی ئەم زۆر جار بەخۆشمان لە کوردستان بووین کە مناڵ بووین باوک و دایکەکانمان دیارەوە ژینگەیە لە ژینگە سیاسی و کۆمەڵایەتەکە پەروەردەیان نەکردین بڵێن کاکە نابی لە سەگ ئەزان سەگ دوو پلەی گەرمی لەمە زیاترە لەو کوردستانە گەرمیی پەنجایە غڕغڕغڕ دەسوڕێن لە بن سێبەرێک ڕادەوەستن کاکم بە تەنیشتدا دەڕۆ بەردەچا لە خۆش تێدەگری ئینسان تەشقەڵە بە سەگ دەکە نەک سەگ لێرە هەموو تەمرین و هەزار شتی پێ دەکرێت لە کنەمە فێرە شەڕە سەگ دەکرێتن ئەوە ئینسانە فێرە ئەو وەحشیگەریەی دەکاتن بەرحاڵ هاوڕێیان بچمە سەر خاڵەشکە ئەوە باز لە سەگ دەکرێت کە گوایە من قەزم لەوەیە ئەو مەوزەی دەستیان پێکرد ئەو ڕۆتەی ئەو چەند میدیایەک بەناو پرۆفشناڵ کە ئامانجیان ئەوەیە سەگ لەناو ببردرێ بکوژێ بە هەزارانیشیان تا ئێستا کوشتووە بەبێ ئەوەی هیچ ئەوە چارەسەر نییە لەبەرەوە دوو مانجیکە پڕ دەبتەوە سەتی دەکوژی هەزاری دەکوژی بە سێ مانجیکە لە کوردستان هەزارەکە زیاد دەبتەوە دەبێت ئەوە چارەسەری تر بکرێت بە هەرحاڵ ینی زۆر باس کرا هاوڕێیان بالمقابل لەو کوردستانەی ببورن لەو سویدەی هەر ئەوەندە دەڵم شارەکەی ناڵێم بنەماڵەیەکی کورت چاوچنۆک مناڵێکیان کەوتە بەردەست کە ئەلەو مناڵانن کە پەناهەندە نەک لە بەرامبەر جگە لە وەحشیگەریی کە لە بەرامبەر ئاژەڵ دەکرێت لە کوردستان کە ئەو کۆمەڵکوژیە من نازانم ئینسان چۆن دەتوانێت لە بەرچایی مناڵی یان ئەوتە مناڵەکە لێرە هەموو مناڵێک لە بچوو فێر دەکرێت کە ئاژەڵ دۆستی ئینسانە بڕوا بکە بە ماریش ئەگەر تشقەڵی پێ نەکەی ئەو پێ دووە نادا ئەوە ئینسانە بە ئاژەڵ وەدەدا بە هەرحاڵ و هەموو ئاژەڵێک دەکەنە خزمەتی خۆیان یعنی ببینە مەسەن لای ما کۆمەڵێک عوزر هەیە برم حقوق دانرایە ئەوە مەڕە و بزن و نازان هەموو دەکوژنەوە ئەوە قەید ناگەیانی ئەوە ژیان وایە دەبی یەک شتێک لەسەر شتێک بی بەڵام مەسان دەشت دەڵێ ناخورێتن بەس کاکە لەو سینەی سەگ دەخورێ لە ڤێتنام و نازام نیکاراگۆوانە جورج و مشک دەخورێ لە هەندێک وڵاتی مشک دەپەرسری و هەندێک وڵاتی مشک دەخوا ئیتر ئینسانە بۆ خۆی دروست دەکە هاوڕێن بێمە سەر یەک خاڵی گرنگیتکە خاڵی گرنگشکە بنەماڵەیەکی کورت لە سوید لەو ماوانە ساڵێک زیاترە بەڵام ئێستا دۆستەکەیان کە تەناو میدیای دەتوانن لە SVT سوید ئافتۆن بڵادێت سڤێنسک داگ بڵادێت یعنی هەموو میدیای بەناوبانگانی سوید ئێستا دۆستێکەوە بووە کە بنەماڵەیەک مناڵش سێ ساڵانیان لە دایک و باوکی کە وەردەگیرێنەوەوانەیە کە خراپن لەگە منداڵەکانی خۆیان درایتە ماڵێکی کورت ئەو ماڵە لە دەری ستۆکۆڵمە هەر ئەوەندە دەتوانم بڵێم ژنەکە بەخۆی مامۆستای ڕەوزەیە دوو مناڵیان هەیە و باوکەکە زۆر دەوڵەمەندیشە مانگانە 4,000 دۆلارشی زیاتر وەردەگرن لەبەرەوەی 24 کاتژمێر لە بۆیان کات حیسابە و پارەی خواردن و خۆراک کۆمەوانە کەسی باوک دایک و ژنەکە مامۆستای ڕەوزەیە ئەنی باخچەی ساوایانە و بە خۆیان دوو مناڵیان هەیە کەچی ئەو مناڵە 3 ساڵیە ئێستا دەرکەوتیە 1 ساڵ لە ماڵیان بووە ئەشکەنجەشیاندایە و ئەوەشیان کردیە خواردنیان نەدایتێ بەڕادەیەک ئەو دادوەرەی کە لەسەر کەیسەکە ئیشکردوتی سیاسەتی برسیکردنیان لە بەرامبەری بەکارهێنایە و لە نەخۆشخانە 1-2 هەفتە نواندیتیان تاوەکو جسمی مقاومە توانیوتی خواردن بخواتەوە هەر نەیانداتی جسمی هیچ کە مقاومە نیمایە ئەوەش چۆن کەشف بووە هاوڕێیان دیارە پێشترێ شەر بدایە تاتە باخچەی ساوایان خواردنی خواردیە لەوێندەر بەڵام لە ئەویت کە نەی خواردیە پێیان سەیر بوو بەڵام دوای ئەوە سەیریان کردی لە مەدرسەش ناخوا لە قوتابخان باخچەی ساوایانیش ناخوا بۆیە شکایەتیان کردی سۆسیال هاتیە فەورەن دکتۆر بردیتی وتیەوە سیاسەتی برسیکردن کەوە یەکەم جارە لە میدیای سویدی بنەماڵک هەبن سیاسەتی چکو برسیبوون نییە لە ئەوروپای ها فەقیری دەوڵەمەندەیە بەس برسیبوون نییە ببورن ئیتر کەیسەکە ئێستا کەترە درایتە دادگا و لە دادگا بەلای کەم 6 ساڵ حکوم دەکرێن و ئەو بنەماڵەیە بۆ زانیاریتان زۆر متەدەینن و نەفرەت لە هەموو ئەو کەسانە دەکەن کە شەراب دەخوا نوێش ناکە
وأليم دولة مندن يعني من شو مثلا بروفايل كي تنساري هي وفي اللي جوريان هي وأوبر رجاني دخول رجين ورأت عنده بيجدان بي باو كدايتش بدون على إخواني عنده تمرين تكن هتاوك كمك لاواز بن كتي من هالش سالانيا لبن دستي بوا كتب الرس بارش حكومة بداون يعني ساقة بارشنا من دالي سالي هندي أو انتقامي لقلبك هموي $50 أكراكني كبرودو سمور يعني نوع أقلا كيكة من الزوربي أو يدخل لقل أو رونكا بيدابا أو هايلين ذهات كل هاوري يعني صور بيوجداني شي قوريا أو نكية كم حالة يعني زور حالة تتكرر مثلا زوربي ومسؤولة كردانية كهمو مليونير نيرة باريس سوسيال ورقرني عن تقاعدي ومن دوكومنت عمر سيد عليم بلاو كردوا تايسا ليرة بتقاعدي ورقرية عمر فتاح زورن همو مسؤولة كردا كان ليرة مليونير بلام أو باري إيرش ورقرن بيجدانا بديان صدان هزار كرد باري بنديوار ليرة ورقرية كسيلة كردستان سارخاني هي پێنج خانی هەیەیان لێرە وەزعی باشە کە ئەو پارەی بندیوارانە وەرەگرن ئیکاچی من ئەوە لە قوتی ئەو خەڵکەیە دەڕوا بە هەزاران بنە ماڵە و شت هەن 1001 فرتوفێری سیاسی لۆ پارە دەکەن لێرە لە کاتێکدا ئەو پارەی ئێرە ئاو نییە بێتە دەرێ ئەزانن ئەوەیە خەڵکێک ئیشەکە کاسپی دەکاتن سەتا سی لە معاشەکەی دەدەجێڕدرێتەوە دەدرێتە ئەو خەڵکانی کە لە سۆسیال دەژین و خزمەتگوزاری پێ دەکرێت نەوت نییە ینی نەوت نییە لێرە 170 تقریباً لە پارەی دەخلی زەریبەی موچەی هەموو لایەکمان دەجێڕدرێتەوە ئەوە دەدرێتە ئەو خەڵکەی ئەو خەڵکە دووە تێدەگەن کە ئەو پارەیە نییە ئاوە بە کەیفی خۆی فێڵ و درۆ ئەوە دەکەوە هەمووش نوێژ و تاعەت و ئەوە دەکات لە کاتێکدا يعني أو خلق بيو ما عندي ده بيوشتانينا يعني تصور كم لبومنيا كسك ده ناسم خاون بيدايس تايبتي من دالك هي $6,000 قران دولو حكومات بيان قلت هرشتا شي بون سلو ديم زادا كاين لبر اوي حق شخوتا ده اوي سالان ده مينتو نينس نامي بروان بيب كان نامي واسي خوم كم حوتم سالة حقم هي سيارة وربقرم برم ناقرتي يعني باريس سيارة ورم نقدر يدو سيارة مية يعني حكومة أو بريار ما تيمان ده باشا بو إما بيجدان بين بيم دكري 24 ساعة سواري سيارة من نقد سكم تاكسي كقلق نايك أو خلق دزانيتن فارشنس كرت معناها هنيش ده بيجدان هبي ولاتك أو شيني بيم بي دعوة يارمتيان دي دكي بس أو شيني بيدني باشا بو زياوة هارين قصدي من اللي رده أو بيجداني ككردان هم نتوكان بس أما زيادة بعض كردك بيجدانية تواتي أولاتي تسبو الراس ليدا دي كره هي مليونيرة باري سوسيال ورقري باري تقاعدي ورقري مليونيرة أو هم مسؤولة يعني هيج وجدان ما هذا ليرة ده حسب ذاك تاو شنو شيء إنسان تعان أو مالي كمان لهاتي حاكمنا سيد هیچ علاجك يعني يشنا وقناعتي تانية لبت ساوت شنو شوي عن كده حالتي درونيش عن توابوا كارسات لو يدومن على خويه ساو دومن على خوي أو دري تخلش كلي وردا قرنوا يكسر هدومن على خوي يعني وردا قرنوا و 6 سال حكم ذكرين وأول نمونيكا وبداخوا بنم على كرت وناوي كرت دتيتناو تاريخ كل الجن كشتن كداهي نربوا لسياستي برسي كردنو تاوتسنو شلو بارا من هالا شي 3 سال بوجداننا يعني اوهم خلقه من نامي نايو تسندين برسي كامله كلير تقاعدي ورقيت دكاتك دلا كردستان مليونيره بوجدانيتي خلقك يعني اما بيس قصر سر او عنشكن كاتش من لو شني بيس بهاري كاريا جرينجا بلام لو شني كبيس بيني بوجدانيه كاكا اخي خوي استاك هم كتكري خومان بخومان ايش دكين لو باري در ولا او انا كيواهس هزار يكفر تفيل لك على بيناي او دوفلس قازان زياتر كتساوتسنوش انسان لسروي بارا وجدانية اخلاقي لا والله ديك اسمع برسينابي مگر او ببنا ماليش واخلق برسيب كانا برسيبوني كنا كره يار مديده بار على رستم او دو او ببينن اجل كاو نوريا
هەموو زۆر ئاژە ئینسان چ هیتلەرێکە لە بەرامبەری بالمقابلیش ئینسان چ بوونەوەرێکە کامەی درڕندەیە بەقەت ئینسان درڕندە نییە بۆیە هەوڵ بدەین بەرە وجدان دۆستی و نمونەیەکی جوان پیشان بدەین من دەزانمەوە پرۆسەیەکی درێژخانە چەند خۆشە ئاوا ژیان دەبینی ها ئەو دارستانەی پشتماڵمان هەرچی ئاژەڵت تێداتی بڕاوکە ماریش دێتە ناو ماڵمان نایکوشین کەگە بڕوە ئەڵڵاگە پێم هەوا بدە بەجد دیمە یعنی هەموو تەیرەک و ئەوە چەند خۆشش ئەو علاقەتە لە مەبەینی ئاشبنەوەی وچی کۆن کە نوێن ئاژەڵ و ئینساندا هەبێت کاتێکی خۆش ژیان بەوە خۆشە کە تو جوانێک فرێدەیە ناو کۆمەلگا خەڵک فێرکەی کورە مناڵەکانتان ئەی هاوار ئەو هەموو مەڕ و بزنە چێ لە بەرچاویان فێرە خوێن ڕشتنیان دەکەن لە بەرچاویان دەگوژن وەکو داعش ئاوانیان مەڕ و بزن یەک بەخۆی هاوارەکە لە ئەوروپاشەیە بەس بەدزی هەیە کاکە مەعمەل هەیە بەزەن گو لە بەرچاوی مناڵەکانتان لە جەژندا سەریان دەبڕن پێشی دەڵێن جەژن خین ئافرەتکەی دەکەن مناڵی دەبن لە بەرچاویان ئەوە دەکەن چویشدان و چ پەروەردەیەکە مناڵەکانتان فێرکەن کە ئاژەڵ دۆستانە لە هیچ بوونەوەرێک نەدەن کاتە چ خۆش